ئەکادیمیان و مامۆستایانی زانکۆ جەخت لەسەر پێویستی گرنگیدان بە کەیسی ناوچە جێناکۆکان دەکەنەوە و ڕایدەگەیەنن دەبێت پرسی یەکلایکردنەوەی کەیسی و ناوچانە لە ئەولوێتی داخوازیەکانی ئێستای کورد بێت. لەم کاتەدا فەرامۆشکردنی ئەو شوێنە بە حەقەت هەڵەیەکی زۆر کوشندێ پێویستە سەرکردایەتی کورد زۆر بە شێوەیەکی جددی زۆر بە شێوەیەکی شێلگیرانە دەست بەوە بکەن کە ئەوەی کە ئێستا هەیە پێی دەوترن مادەی 140 کە کاتی خۆی من لە بەرنمەیەکی چاوپێکەوتنیی جەناب تا پێش ڕیفراندۆم هەرو قسەم دووپات کردەوە کە پێویستە پێش ڕیفراندۆم مادەی 140 یەکلایی بکرێتەوە. ئێستاش لەم کاتەیە کە دوای 16 ئۆکتۆبرە پێویستە مادەی 140 ئیشی بۆ بکرێەوە مادەیەکی دەستوری ئیشی لەسەر بکرێ و مادەیە جێبەجێ بکرێت لە کەرکووکە، یعنی بەبێ ئەو داواکاریە کورد نەچێتە ژێر هیچ ڕێکەوتنیەکەوە. یعنی یەکەم داواکاری کورد پێویستە جێبەجێکردنی مادەی 140 بێت و یەکلاییکردنەوەی ناوچە جێناکۆکان لە سەروی هەمووشانەوە کەرکووک. وا ئیدارەکەی مشتەرەک بووە وەکو پێشتو چۆن، بەڵام ئێستا بوونی کورد لەو منتیقانە نەماوە توانی بڵێن بە زۆربەی شوێنەکان سفر بووەتەوە کورد لەو منتیقانە ئیداری کوردیان نەماوە. وا خەریکم دەستگا کوردیەکان ئەگۆڕن بەرەبەرە کوردەکان ئەگۆڕن هەمووی نادێنەوە پرۆسەی بە عەرەبکردنی ئەو منتیقانە دیسان دەستی پێ کردوێتەوە بە شڕیش لە منتیقەی دووسخورمات و ماڵی کوردیان نەماوە. لەمە جابووە باشنی وایە سەرکردایەتی کورد ئێستا بە زووترین کات بتوان دەستکەم بە گفتوگۆکردن لەگەڵ بەغدایە و بۆی هیچ نەبێ هەوڵ بدەن ئەوەی ماوەتەوە لەوێ پارێزی لێ بکەن، ئەوەی ماوەتەوە ینی تا بتوانن هیچ نەبێ نێڵن ئەو کوردانە دەربکرێن لەوێ یا ئەوانی کە دەرکراون بیان ژێرنەوە. بەڕاستی لەم ماوەیە زۆر هەستیارە کە کورد لەو منتیقانە ئەگەری لە ناوچوونی هەیە، ئەگەری ئەوەی منتیقانە لە دەستی کورد بۆ هەتایی لیان بسەنێتەوە بسڕێتەوە لەوێ. پسپۆڕێکی زانستە ڕامیێریەکانیش پێی وایە لە وڵاتێکدا کە بەنگەوازی دەوڵەتی یاسا و دەستور دەکات پێویستە کێشەی کەرکووک بە پێی مادەی 140 یەکلایی بکرێتەوە. ئێمە مادەی 140مانەیە دەکرێت بکرێتە بنەما بۆ چارەسەرکردنی سەررجەم ئەو کێشانەی کە لە ناو چا جێناکۆکی لەسەرەکاندا بوونیان هەیە، بەڵام بەمەرجێک دەکرێت لە وڵاتێکە کە حکومەتێکی قانونی و حکومەتێکی چالاک و لە ژێر سەیتەرەی پەرلەماندا بێت و لە ژێر چاودێری پەرلەماندا بێت و لە لایەکی تریشەوە دەکرێت لە ڕێگای سەرۆک کۆمارەوە کە ئەمە ئیشی سەرەکی چاودێریکردنی پێشێرکردنی دەستورە دەکرێت مادەی 140 وەکو بنەمایەک لە یان مادەیەک لە مادەکانی دەستوری هەمیشەی عراقی کە گەلی عراق دەنگی پێداوە بکرێتە خاڵێکی زۆر گرنگ بۆ کەوتە هێنان بەسەررجەم ئەو کێشانە. وەک مامۆستایانی زانکۆ جەختی لەسەر دەکەنەوە ئەرکی سەرکردایەتی کورد و حکومەتی هێرێما ئاور لە ڕەوشی کەرکووک بدەنەوە و ئەو شکستەی بەوەی ئەنجامدانی ڕیفراندۆمە و لەو ناوچانە دروست بووە چارەسەری بکەن. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.